حیزبە باڵادەستەکان کەوتونەتە بڵاوکردنەوەی ترس و دڵڕاوکێ لە نێو پێشمەرگە و هێزە ئەمنیەکان و لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە داوایان لێ دەکەن دەنگ بدەن بە لیستەکانی سەر بەدەسەڵات پێشیان دەڵێن تۆماری بایۆمەتریان لایە و ئەگەر دەنگەکانیان بۆ ئەوان نەبێت دواتر ئاشکرا دەبێت. بەپێی زانیاریەکانیش چەند مانگێک پێش هەڵبژاردن داوای تۆماری بایۆمەتری لە هێزە ئەمنیەکان کرابوو تاوەکو کاتی فشار لە هەڵبژاردن بەکاری بهێنن. بەڵام شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت ئەو ڕێکارانەی دەسەڵات تەنها بۆ بڵاوکردنەوەی ترس و دڵڕاوکێیە و سیستەمی هەڵبژاردن وایە ناتوانرێت بزاندرێت کێ دەنگی بە کێ داوە. دەنگدانی تایبەت خۆی لە خۆیدا هەستیارە و زیاتر ئەو بەڕێزانەی کە دەنگەدەن ئەندامانی هێزەکانی ناوخۆ و هێزەکانی پێشمەرگەن لەلایەن دەسەڵاتەوە کە تەلەفۆنیان بۆ دەکرێت پەیوەندیان پێوە دەکرێت گوایە ئەوان تۆمەری بایۆمەتری هەموو ئەندامانی هێزەکانیان لایەوە ئەگەر دەنگ بدرێ بە هەر کاندیدێک یا لایەنێک لایەن دەسەڵات پێی خۆش نەبێ بەدڵی نەبێ ئەوان هەستی پێ دەکەن و دەیزانن نەخێر ئەمە من وەکو شارەزایەکی هەڵبژاردن ئەوە ڕادەگەێنم کە هیچ کەسێ ناتوانێت لە داهاتوودا ئەوە بخوێنێتەوە کە چ دەنگدەرێک دەنگی داوا بە چ کاندیدێک یان بە چ لایەنێک ئەمە تەنها فشار دروستکردنە ئەمە ڕاست نییە و قسەیە و باڵێن ئەسڵ و ئەساسی نییە تەنها بۆ فشار دروستکردنە بۆ ڕاکێشانی دەنگی خەڵکە. ئەو ڕێکارەی دەسەڵات گرتووەتە بەر بۆ کۆکردنەوەی دەنگ دەوترێت بە تەواوی پێچەوانە یاساکانی هەڵبژاردن و ئازادیەکانی مافی مرۆڤە و زۆرکردن لە هەڵبژاردن و دەنگداندا نییە. دەسەڵات بۆیە ئەم ڕێگەی ترس و دڵڕاوکێی گرتووەتە بەر چونکە دەزانێت لە ناو هێزە تایبەتەکاندا ناتوانێت دەنگی پێویست بهێنێت. ئەو ترساندنە ئەوە یەکێکە لە پێشێلکاریەکانی هەڵبژاردن و پێویستە ئەوەی کە هەڕەشەی لێکرێ یاخود داوای لێکرێ ترسێنرێ بەوەی کە بایۆمەتریەکەی لە لای ئەوە و ژمارە بایۆمەتریەکەەوە ئەسڵ ئەساسی نییە و ئەتوانێت بەڕاستی سکاڵات تۆمار بکاتەوە چکە ئەوکو هەڕەشە هەڕەشەیە یەکەم دووەم و هێزی کە ئەوە کا بەڕاستی ئەوە هێزەکەم پێم وایە ئەترسێ لە هەڵبژاردن و ئەترسێ لە ئەنجامی هەڵبژاردن نەگەرنا پەنا ناباتە بەر ئەوە. دوای ئەوە من هێزە تایبەتیەکان و هەموو دەنگدەران ئاگدارەکەمەوەی کە ئەم جارە ئەو سیستمی هەڵبژاردنە ئەو ئامرێکی تەکنۆلۆژیانەی کە هەیە مۆزوعی بایۆمەتری بە شێوەیەک ڕێکخراوە بە شێوەیەک تۆکمەیە هیچ کەسێک ناتوانێت دەنگ بدا لەسەر بۆ یەکێکی تر. یعنی ئەگەر من ئێستا کارتی بایۆمەتری خۆم بدەم بە تۆ بچی دەنگی پێ بدەی ناتوانانی لەبەرەوەی ئەو بەسمەیە ئەو پەنجەی مۆرەی کە هی تۆ جیاوازە لەوەی من بۆیە ئەو شتانە هەمووی بەتاڵە و زۆر دوورە لە ڕاستیە تەنها بۆ ترساندنە بۆ ئەوەیە کە تەسیر بکەنە سەر ئاراستەی دەنگدەر و ئاراستەی دەنگدەر بگۆڕن. دەسەڵات بۆی دەرکەوتووە کە ئەگەر بە بڵاوکردنەوەی ترس و دڵڕاوکێ و تەزویرات نەبێت لە هەڵبژاردنەکاندا قەبارە و پێگەی هێندە بچووک دەبێتەوە کە چەند کورسیەکی کەمی پەرلەمانیش مسۆگەر ناکەن. بەڵام شارەزانی هەڵبژاردن دڵنیایی بە هاوڵاتیان و هێزە تایبەتەکان دەدەن بێد و دڵی دەنگ بدەن بەو لایەنەی خۆیان دەیانەوێت و ئەو ترسونی گەرانیان نەیان ترسێنێت چونکە هیچ کات ئاشکرا نابێت کە دەنگیان بەکێ داوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.